ئەمەش ئوستاز گەورە هاتە جێگەکەم تا چوم ئاوم خواردەوە. یاڵە ئوستاز زۆر باش. لەو دەمانەی من لەگەڵ ئەدەبدا بەگشتی دۆستایەتێکی ڕاستەقینەم پەیدا دەکرد و جارێکی دیکە بە زمان و ئەدەبی کوردی ئاشنا دەبوومەوە. بۆ یەکەم جار نامەم بۆ مامۆستا شاکەری نارد و پەیوەندی لە نێوانماندا دروست بوو. ئیدی وردە وردە ئاشنای کار و نووسینەکانی بووم. بە پۆستە یان بە ئیمەیل ئەوەی لە بەردەستیدا بوو بۆی ناردم. منیش کەوتمە خوێندنەوەیان. ئەوەی لە کاتی خوێندنەوەدا لە هەمووی زیاتر سەرنجی ڕاکێشام ئەوە بوو بە خۆمم دەگوت بیستمە دەگوترێت زمانی شیرینی کوردی، کەچی وا ئێستا خۆم تامی ئەم شیرینیە لە نووسینەکانی شاکەلیدا دەکەم. ئەوەی بەلای منەوە سەرنجڕاکێش بوو بەکارهێنانی زاراوە و وشەی وابوون کە هەر زۆر کوردی و جواکی بوون، کەچی زیرەکانە لە نووسینی ڕسمی و ئەکادمیدا بەکار برابوون. لەوانەیە ئەوەی وای کردبێت پێشتر شارەزای زمان و ئەدەبی کوردی نەبوو بم، یان لە خوێندنەوەی کاری جددی و هونەریدا تووشی هەناسوتوندی کردبم ئاڵۆزکردنی زمانی کوردی بوو بێت بە چەمکی ناڕاست و بێمانە و پێچەڵ پێچ یا زۆر خراپ وەرگێڕدرا و لە زمانی ئینگلیزیەوە. ئەوەیش گوایە نووسینی جددی دەبێت لە قسەی جڤاکەکانی کۆمەڵگە نەچێت، وەک ئەوەی بیری ئالۆز مەرجە زمانێکی ئالۆزی بوێت. من کە نووسینەکانی شاکەلیم دەخوێندەوە دەمزانی بابەتەکە قوڵ و ئالۆزە، کەچی زمانەکە زۆر کوردیش بوو، زۆر بە ئاسانیش تێدەگەیشتم. ئێستەیشی لەگەڵدا بێت زۆر سەختە بتوانم نووسینێک کتێبێک بخوێنمەوە بە کوردیەکی خراپ نووسرابێت. آخر من تازە تامی کوردی ڕەوانم کردووە و زمانم پێی ئاشنا بووە. ئەوە بوو بڕیارمدا گەر بە کوردی بنووسم دەبێت وەک شاکەلی بنووسم. هەڵبەت ئاشنایەتیم لەگەڵ شعری شاکەلیدا درەنگتر دروست بوو. لە بەرەبەری کۆتاییەکانی خوێندنی ماستەردا بووم، دەرسێکم خوێند لەبارەی خوێندنەوە و وەرگێڕانی شعرەوە. لەو دەرسەدا مامۆستاکە و خوێندکارەکانی دیکە نمونەی شعری زمانانی دیکەیان دەهێنا، من نمونەی شعری عەرەبی کوردیم دەهێنا و وشە بە وشەماناکانم بۆ هاوڕێکانم دەکردنە کوردی. کەمێکیش باسی زمان و ئەدەب و فەرهەنگی کوردیم بۆ دەکردن تا وەک پاشخانێک لە کاتی وەرگێڕانەکەدا زوود سوودی لێ ببینن. لەناو نمونونەکاندا یەک دوو شعری شاکەلیشی تێدا بوو. خۆی پێشتر شعرێکی شاکەلیم کردبووە ئینگلیزی و لە گۆڤارە ئەدیبەکەی زانکۆدا بڵاوم کردبووەوە. مامۆستا و هاوڕێیانم شعرەکان زۆر لاپەسەند بوو. مامۆستا و هاوڕێیانم شعرەکان لا زۆر پەسەند بوو. بۆیە لە ناسینی شعری فەراشاکەلیدا وەرگێڕان بۆ من کلیلی دەرگا کڵۆم دراوەکان بوو. خۆی شاکەلی یەک دوو جارهانی دابووم کە ئەگەر بمێت باشە شعرەکانی ئەو بگەم وا باشە چامەی ژێ بخوێنمەوە. منیش چەند جارێک لە ماڵەوە لە کتێبخانە لە ناو میترۆ و لێرە و لەوێدا دەستم دایێ، بەڵام هەر تەواوم نەکرد. شعرەکەم تەواو نەکرد قەسیدەکە. ئاوا خوێندنەوەی سەرپێیی چامەیژێ تاقەت پڕۆکێن بوو. یان باشترە بڵێم نە ئەو کەش و شوێنانەی من دەمی شعرەکان تێدا بخوێنمەوە و نە تااقەتی خۆیشم هی ئەوە بوون دەڕۆستی شعرەکە بێن. ئەوە بوو لەو دەرسی وەرگێڕانی شعرەدا بڕیارمدا بۆ پرۆژەی کۆتایی قۆڵی لێ هەڵماڵم و شعرەکە بکەمە ئینگلیزی. لە سەرەتاوە یەک دوو کۆپڵم وەک نمونە کردبوونە ئینگلیزی. مامۆستا و هاوڕێیانم پێیان خۆش بوو پێشنیازی چاکترکردن و ڕوونترکردنەوەیشان پێدام. یەکێک لە هاوپۆلەکانم کە خۆی ئەمریکی بوو پێشنیازی کرد لەگەڵمدا هاوکار بێت و پێکەوە شعرەکە بکەینە ئینگلیزی. پرۆسەی وەرگێڕانی چامەیژێ بۆ ئینگلیزی لای من سەرەکیترین کلیلی کردنەوەی دەرگای ماناکانی چامەکە و شعرنووسین و ئەدەبی نوێی کوردیش بوو. تۆزە لێرە دێمە سەر پرۆسەی وەرگێڕانەکە. پرۆسەی وەرگێڕانەکە خۆی وەرگێڕانی شعرەکە بۆ من و بۆ هاوڕێ ئەمریکیەکەم ئەزمونێکی هونەری و ئەدەبی و فەرهەنگی تا بڵێ دەوڵەمەند بوو. هەڵبەت هاوڕێکەم کوردی نەدەزانی و ئاشنای ئەدەب و پاشخانی فەرهەنگی کوردی نەبوو. دەبوو من وشە بە وشە و ڕستە دوای ڕستە کۆپڵەیەک لە شعرەکە بکەمە ئینگلیزی.
ئەو وشە و زاراوە ئەو وشە و زاراوانەی زیاد لە مانایەکیان هەبوو لەسەریان دەوەستام و هێندەی لە توانامدا بوو بۆ هاوڕێکەمم ڕوون دەکردنەوە. ئەو بەشانەی پێکەوە وەرمانگەڕابوون جاروبار لە پۆلدا بۆ مامۆستا و هاوڕێکانمان دەخوێندنەوە و ڕای ئەوانیشمان لەبارەیانەوە وەردەگرت. بۆ ڕوونکردنەوەی هەندێ زاراوە و هەڵێنجانی جوانترین و گونجامترین مانای ئینگلیزی زۆر جار دەبوو چیرۆک بۆ هاوڕێکەم و بۆ هاوپۆلەکانی دیکەم بگێڕمەوە و تەنانەت بە زمانی جەستە و ڕۆڵگێڕان ماناکوردیەکە نیشان بدەم. لە بیرمە لە وەرگێڕانی کۆپلەی لەم تاریکستانەدا چیا هەموو توورن هەڵدەزنێم بەرۆکت دەگرم لێت دەپاڕێمەوە بروسکەی تیشکێکم تێگرە و بمکە بە قەقنەس. لەم لە وەرگێڕانی ئەم کۆپلەدا دەمویست وێنەی هەڵدەزنێم بۆ خوێنەری ئینگلیزی ڕوون بێت. وشەی هەڵزنان هەڵدەزنێم. دەمزانی هەڵزنان لە ناو کەوانە کلایم بە ئینگلیزی کلایم یا هەر جۆرە سەرکەوتنێکی ئاسایی نییە، ینی وەرگێڕانی وشەی هەڵزنان بە کلایم بە سەرکەوتن نەبوو تەواو نەبوو یان هەر جۆرە سەرکەوتنێکی ئاسایی نییە، هەڵزنان جۆرێکی دیکەی سەرکەوتنە، بەڵام نەمدەزانی چۆن هاوڕێکەم تێبگەێنم. بۆیە لە بەرچاویدا وەک مارمێلکە وەک پسپسۆک و شەوگەرد بە دیوارکەدا هەڵزنام و گوتم بە ئینگلیزی بەمە دەڵێن چی تا بۆی بە ئینگلیزی بزانم بزدەبێت وشەی هەڵزنین یا هەڵزنان چ دەگەێنێ. ئابەم شێوەیە گفتوگۆمان لەبارەی بە ئینگلیزیکردنی چامەکەوە دەکرد و تاوتوێی باشترین بژارە و ئاشناترین مانامان بۆ خوێنەری شێری ئینگلیزی دەکرد. گفتوگۆشمان لەبارەی بژارەی فەرهەنگی و ئەدەبیەوە لە زمانی ئینگلیزیدا دەکرد. دەبوو لە چامەی ژێ شعرێکی ئینگلیزی بهێنی نەگۆڕێ. نەمان دەویست خوێنەری ئینگلیزی وا هەز بکات ئەمە وەرگێڕانە. ئەمەیش زۆر جار ئەستەم بوو، چونکە تام و بۆنی هەندێک زاراوە و سۆز و بیر و ئاماژە و وێنەی شعری کوردی ڕوت بوون و دەبوو هەرواش بمێننەوە. بە نمونە ئەستەمە چەمکی عەشق بکەیتە ئینگلیزی و هەمان پاشخانی فەرهەنگی و عیرفانی بداتە دەست. ئەوەی باش بوو هەردووکمان لەسەر ئەوە کۆک بووین هاوسەنگیەک، یعنی من و هاوڕێکم کۆک بووین لەسەر ئەوەی هاوسەنگیەک لە نێوان کوردی بوونی ژێ و ئینگلیزی بوونی وەرگێڕانەکەدا بکەین بێ ئەوەی تایبەتمەندی هونەری شعرەکە بکەینە قوربانی. آخر ئێمە خۆ دەقێکی زانستی تەکنیکیمان نەدەکرد ئینگلیزی، ئەوەی خەریکی بووین بۆ نوبەرامەی شعرێکی کوردیمان دەکردە بۆ نوبەرامەی شعرێکی ئینگلیزی. ئیدی ئەمە پرۆسەی وەرگێڕان و بە ئینگلیزیکردنی چامەی ژێ بوو. هێشتا هەر لە پێشەکیە باسی پرۆسەی وەرگێڕانەکەیە. ڕاستیەکەی بەردەوامە ڕاستیەکەی ئەم پرۆسەی وەرگێڕانە بۆ من خوێندنەوەیەکی قوڵی چامەی ژێیش بوو، چونکە نەدەکراوێنە شعریەکان بکەمە ئینگلیزی ئەگەر بە تەواوی لە مانای چامەکە نەگەیشت بم. پرۆسەی وەرگێڕانەکە لاچۆ ئەو ئوستازە حەزەکە لەم ناوە بێت لەکوێ بووین. پرۆسەی وەرگێڕانەکە چالاکیەکی تەواو مەعریفی و فەرهەنگی و ئەدەبی بوو، بەگەرخستنی هەموو توانە زمانەوانی و ئەدەبیەکانی خۆم و هاوڕێکەم بوو. بە تایبەتی بۆ من ناسینەوەی ئاماژە عیرفانی و فەلسفیەکان بوو. لە نێو ئەو پرۆسە ئەکادێمی و فکری و فەرهەنگی و هونەریەی لەو دەمی خوێندنی ماستەرەدا لە لای من لە ترۆپکدا بوو، ئەم کارە گەیاندنی خەڵەکان بوو بە یەکدی، هەنکاری وەرگێڕانەکە گەیاندنی خەڵەکان بوو بە یەکدی. بەرهەمی ئەم پرۆسەی وەرگێڕانە بڵاوکردنەوەی چامەکە بوو لە دیوانێکی ساڵانەی شعری ئینگلیزیدا لە ئەمریکا. دیوانەکە ناوی زۆلاند پۆتری دیوانی کۆمەڵە شعر بوو بە شێوەی جیاواز بڵاو دەکرایەوە. لێرە لە تێبینیدا نووسیمە لەوێ ئەلمیم شعرەکە کۆ بەشێکی باشی ئەو وەرگێڕانەکەی ئێمە لەو دیوانەدا بڵاو کرایەوە لە ئەمریکا. لەوەیش گرنگتر بڕیارمدا کە دەبێت پرۆژەی ماستەرەکەم هەڵکشان بێت بە نێو ماناکانی چامەکەدا. هەروایشم کرد
مامۆستاکانم و سەرپرشتیاری تێزەکەم گەلێک دڵیان بەکارەکەم خۆش بوو. نمرەیەکی باشیشم پێوەرگرت. بە دەستکاریەکی کەمەوە تێزەکەم لە جۆرناڵی نێودەوڵەتی بۆ دیراساتی کوردی International Journal of Kurdish Studies لە ساڵی 2007 دا بڵاو کردەوە. بنەمای سەرەکی ئەوەی لەم کتێبەدایە تێزی ماستەرەکەمە. ئەوە زیاد لە 10 ساڵە دەستم بە وەرگێڕانی کردووە و پاش چەندین جار دابڕان لێی و هەڵگرتنەوەی هەنگاوەکانی بە کوردیکردنی سوپاس بۆ خوددا ئێستا تەواو بووە. ڕاستیەکەی چەند جارێک کەسانی دیکە داوایان کردبوو تێزی ماستەرەکەم بکەنە کوردی، بەڵام منیش و مامۆستا فەرهادیش پێمان باش بوو هەر خۆم کارەکە بکەم. لای خۆمەوە دەمویست هەر خۆم بم، چونکە نەمدەویست کارەکە وەک وەرگێڕان بکەوێتە بەردەستی خوێنەر، یان نەمدەویست ئەم کتێبە وەک وەرگێڕان بکەوێتە دەستی خوێنەر. لەبەر ئەوەی چامەیژێ کوردیە و شیکردنەوەکەی منیش لەسەر دەقە ئینگلیزیەکەی بوو، شتێکی نامۆ دەردەچوو گەر جارێکی دیکە هەم شعرەکە و هەمیش شیکردنەوەکەی من وەربگێڕێتە سەر کوردی. بە نمونە ئەوەی بە ئینگلیزی لە پرۆژەی ماستەرەکەمدا شیم کردووەتەوە وێنە شعرەکانی دەقێکی ئینگلیزیە نەک کوردی. ئەوەی لەم کتێبەدایە مامەڵەکردنە لەگەڵ چامەیژەدا وەک دەقێکی کوردی. بۆیە ئەم کتێبە هەر لە هەنگاوی یەکەمی نووسینەکەیدا پەیوەندی بە تێزی ماستەرەکەمەوە هەبووە. پاش ئەوە وەک نووسینێکی کوردی و ئەوش ئیشی پشیلە، ئەوش ئیشی ئوستاز. لاچۆ بۆیە ئەم کتێبە هەر لە هەنگاوی یەکەمی نووسینەکەیدا پەیوەندی بە تێزی ماستەرەکەمەوە هەبووە. پاش ئەوە وەک نووسینێکی کوردی و شیکردنەوەیەکی تەواو سەربەخۆی شعرێکی کوردی پێیدا چوومەتەوە و مامەڵەم لەگەڵدا کردووە. لێرە ڕای دەگرم بۆ ئەمجارە لە ڤیددیۆیەکی دیکەدا خودایار بێت بەردەوامی بە خوێندنەوەی پێشەکی کتێبەکە دەدەم کە زیاتر قسەکردنە لەسەر وردەکاری کتێبەکە. هیوام وایە ئەم خوێندنەوەیە سەرنجڕاکێش بێت. سۆر سوپاسدانەکەم و کاتێکی خۆش.